هەرسێ ڕۆژەکەی هەڵما باڕێ. چۆن بۆم ڕۆهاتن بۆ ئێرە؟ وەڵای حەزمان کرد بەشداریەم فیستیڤاڵەکەین. دووەم ڕۆژ و سێم ڕۆژیشە بەشداریەکەین، یەکەم جارمانیە. سێم و چوارەم جارتە؟ سێمە. سێمە؟ بەڵێ. زیاتر بۆچی هاتوون بۆ ئێرە؟ وەڵای بۆ جۆگۆڕین، ینی ها کە باسی ئەکەن لە کۆنەوە فیستیڤاڵێکی و هاکراوە بۆ نوێ مش حەزمان کرد بەشداری بکەین. پەڕیت؟ نەوەڵ. بۆ؟ هەرسێ ڕۆژەکەی هەڵما باڕێ. ئەمڕۆ بەتەمانی؟ ئیشەڵا گەر بگونجێ. وڵای جلی کوردی لەبەرا بێ هەڵپاشی هەبێت یابێ. حتمەن وەڵا. ئیشەڵا. جەوەکەی چۆن بوو؟ وڵی جوەکەی خۆشە. چۆن جلی کوردی لەبەر نەکردووە؟ وڵی نەڵێم سێ ڕۆژە دێین بەس ڕۆژی دووەم جلی کوردیم لەبەرگە بەس تۆزێگە هەن تەعاملکردی لەگەڵ یا تۆزێ ناخۆش بوویتر بۆ هیچکردن بە مۆدە. وابزانام لە کۆ هاتوون؟ لە چوارتەوە. ینی دانیشتوی چوارتە؟ بەڵێ بەڵێ. چی ئەزانی لەسەر شایەکەی بناویلە؟ شایەکەی بناویلە ئەوەی ئەڵەن کە لە کۆنەوانێ بوون بکوزاوە ئاهەنگێکیان ڕێخستووە، بەڵام هەنێک کەس هەبوون نەتوانیەوە بەشداری بکەن چون بۆ ئێران شتێکی لەو بابەتە کاتونە تۆ زانیان شایەکە ئەنی تاو بوو ئەوانە توانێ مەش حەزەکەین بەشداری بکەین دووبارە شایەکان گێڕاوەوە حەو ڕۆژ و حەوت شەو. حەو ڕۆژ و حەوت شەو جا لێرەش حەو ڕۆژ و حەوت شەو بەنیازن هەڵپەڕن. بەڵێ. چیتان تاقی کردەوە لێرە بوونە لە خواردنەکان لەو شتانی کە هاتووە؟ شیرینیەکان یاپراخ ئەوانەمان تاقی کردەوە. تۆشەمان ئەمە بیستوە بە جیاوازتر بیستوتە؟ وڵای میش هەر هەماشتم بیستۆ ڕاستی. ئیترە حەو ڕۆژ و حەوت شەو هەڵپەڕین وشتیان بەردەوام کردوتەوە دووبارەیان کردوتەوە لەبەری هەنێک کەسە بۆ لەو ڕۆژە ئامادە نەبووە. ئیتر حەو ڕۆژ و حەوت شەو ئەم بووگوزای دووبارە جیلان لەبەر کردوتەوە دیسان هەڵپەڕینەوە.